ئەم کاتتان باش لە نوێترین لێدوانیدا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا ڕایگەیاندووە لە ئەنووساتدا بانگێشی بەشار ئەسەد سەرۆکی سووریا بۆ ئەنکەرە دەکەن. جاپا وەک گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆنی تورکیا پشتیوانی لە ئاسایبوونی پەیوەندەکانی نێوان ئەنکەرە و شام دەکات کە لە ماوەی 30 ساڵە ڕوبەڕووی قێرانی سیاسی و دیپلۆماسی بۆتەوە. وتەبێژی پارتەکەش دەڵێت لەم مانگەدا ئۆزگور ئۆزاڵ سەرۆکی جاپا سەردانی شام دەکات. یەک لەو بابەتانەی دیکەی کە گفتوگۆی لەسەر دەکرێت چارەنووسی زیاتر لە 3 ملیۆن پەنابەری سووریە لە تورکیا. لەو بارەیەوە جاپە دەڵێت پێویستە قۆناغ بە قۆناغ بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان بۆ مەبەستەش جاپە بەنیازە کۆنفرانسێکی پەنابەران ساز بکات. لەلایەکی دیکەوە سەرۆکی جاپە داوا دەکات بۆ دەربازبوون لە قەیرانەکانی وڵاتەکەی هەڵبژانی پێشوەختە لە تورکیا ئەنجام بدرێت. پەیوەندەکانی ئەنقەرە و شام بەرەو کوێ دەچن؟ چارەنووسی زیاتر لە 3 ملیۆن پەنابەری سووری لە تورکیا چی بەسەر دێت؟ بۆ گرتنی وەڵام لە پرسیارەکانم میوانداری بەڕێز پرۆفیسۆر ئیلهان ئۆزگل یاریدەری سەرۆکی گشتی جاپا دەکەین. بەڕێز ئۆزگل سەرەتا بەخێراتی بۆ بەرنامەکەمان. سەرەتا یەکەم پرسیارم لەوە دەست پێ دەکەم لە هەڵبژاردنی شارەوانەکانی سیوەکی ئازاردا بۆ یەکەمین جار دەنگەکانی جاپا پێشدەنگەکانی ئاک پارتی کەوت. پارتەکەی ئێوە بۆ یەکەم پارتی سیاسی لەسەر ئاستی تورکیا هۆکاری ئەمە چی بوون؟ döneminde AK Parti'nin iktidarında karşılaştığımız zaman birinci parti çıktı. Bunu nedenleri bize anlatır mısınız? بێگومان چەندین هۆکار لە پشتەمەوە هەبوو. سەرەتا بۆ ئەوەیە گەڕێنمەوە کە گۆڕانکاریەک لە ناو پارتەکەمانە ڕوویە. لە هەڵبژاردننی سەرۆکۆمار و پەرلەماندا لە ئایاری 2023 جاپا بە جیاوازی ڕێژەی دەنگێکی کەم هەڵبژاردننی دۆڕان. ئەمەش نیگەرانی دەنگدەری بەرەی ئۆپۆزیسیۆنی لێکەوتەوە. بەڵام لە پاش گۆڕانکاریەکانی کۆنگرەی جاپا لە مانگی تشرینی دووەمی پار سەرکردایەتێکی نوێ و گەنج دەنگێکی جیاواز لە ناو پارتەکە هاتە پێشەوە. دەنگدەری پارتەکە چانسێکیان بەم سەرکردایەتە نوێ داوە. ئەمە هۆکاری یەکەم. هۆکاری دووەم بۆ سیاسەتی هەڵی ئاک پارتیە گەڕێنەوە. حکوومەت یاک پارتی نەیتوانیوە لە ئاست چاوەڕوانیەکانی خانەنشینان و کرێکاران و فەرمانبەران و خوێندکاران نابێت. کەمی بڕی موچە بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان تەنانەت ئەم سیاسەتە وای کرد نیگەرانی لە لای دەنگدەری ئاک پارتیش بە شێوەیەکی کاریگەر دروست بکات. هۆکاری سێیەم مەتوانین بیگەڕێنینەوە بۆ هەڵبژاردننی شارەوانیەکانی 2019 جەهاپا سەرکەوتنێکی بەرچاوی بەدەستێنە. توانی گەورە شارەوانیەکانی ئەنقەرە، ئیستەمبول، ئەنتالیا، ئایدن و مێرسین بەدەست بێنێت. لە ماوەی 5 ساڵی ڕابردووە ئەو شارەوانیانەی بەدەست جەهاپەوە بوون توانی ویانە خزمەتگوزاری باش پێشکەش بە خەڵک بکەن و لە ئاست چاوەڕوانیەکانی دەنگدەران بن. ئەو کارانەی شارەوانیەکانی جەهاپە کردوونی وەک هاوکاریکردنی خوێندکاران، کارتی هاوکاری خێزانە هەژارەکان، هاوکاری شیر و خواردن بۆ لێقەوماوان، کردنەوەی چێشخانەکان لە شارەکانە، پێشکەشکردنی خواردن بە نرخێکی گونجاو و هەرزان لەگەڵ پێشکەشکردنی چەندین خزمەتگوزاری کۆمەڵایەتی. هەموو ئەمانە وای کرد سەرنجی خەڵک بۆ پارتەکەمان ڕابکێشێت. گەلی تورکیا پێی وایە جەهاپە پارتێکی گونجاوە بۆ بەڕێوەبردنی وڵات. ئەمەوێتەوەش بڵێم جەهاپا لە وادەی هەڵبژاردنە کەمپینێکی بەهێزی بەڕێوەبرد بەوەی ڕاستەوخۆ خۆی بە نوێنەری کێشەی خەڵکە زانێت و پرسەکان دەهێنێتە سەر زمان. لەوانە پرسی قێرانی دارایی، کێشەی کەمی موچەی خانەنشینان، کێشەی کاسبکاران، کێشەی جوتیاران و کرێکاران. جەهاپا زۆر بەڕوونی پەیامی خۆی بە دەنگدەران داوە. بۆ هۆیەوە توانی پشتیوانی خەڵک بۆ خۆی بەدەست بهێنێت. سەرۆکی پارتەکەمان شار بە شار کۆبوونەوەی جەماوەری ئەنجامدا و پەیامی پارتەکەی بە خەڵک گەیاند. هەموو ئەمانە هۆکار بوون پارتەکەمان لە هەڵبژاردندا سەرکەوتن بەدەست بهێنێت. بەدەر لە پرسی ئابووری هۆکارەکانی پاشەکشەی دەنگەکانی ئاک پارتی لە هەڵبژاردنی شارەوانەکانی سیوەکی ئازاردا چی بوون؟ بێگومان هۆکاری دیکە هەبووە. بۆ نمونە پرسی پەنابەران کۆمەڵگەی تورکیا نیگەران کردووە و کاردانەوەی جۆراوجۆریان هەیە. گەنج لە تورکیا لە دەسەڵاتی ئەردۆغان بێزار بوون بە دوای سەرۆکێکی دیکەدا ئاگەڕێن. ئۆپۆزیسیۆن سەرکردەی گەنجی هێناوەتە پێشەوە. پێشتر دەنگدەر بێئومێد بوون لەوەی ناتوانن گۆڕانکاری بکەن و سەرۆکی وڵاتەکان بگۆڕن. بەڵام ئێستا بەهۆی جەهاپەوە ئومێدێک دروست بووە. بینیمان لە هەڵبژاردندا جەهاپا سەرکەوتنی بەدەستێنا. بێگومان بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان کاریگەری زۆری هەبووە. لەگەڵەوە شاگەندەڵی و دزی لە ناو ئاک پارتیدا تەشەنەی سندووە. کاتێک خەڵکی تورکیا لە برسێتیدان
زۆربەی ئەندامان یەک پارتی لە سەڵتەنەت و ژیانێکی شاهانەیە ئاژین، ئاگایان لە ڕەوشی ژیانی میلەت نەماوە و بە تەواوی لە کۆمەلگا دابڕاون. بەکارهێنانی زمانی زبر و جەمسەرگیری لەلایەن ئەردۆغانەوە ئیتر بۆ گەنجەکان ئەو جۆرە گوتانە گرنگ نین. گەیشتوونێتە قۆناغێک چیتر گەنجەکانمان نایانەوێت لە تورکیا بژین و دەچنە تاراوگا. ئەردۆغان دەمێکە ئاور لە گەنجیە وڵاتە و چینی مام ناوەند و هەژار نایاتەوە. بەدەم چاوەڕوانیەکانی کۆمەلگای تورکیاوە ناچێت. هەموو ئەمانە بێزاربوون لە ئەردۆغانی هێنای ئاراوە. لەبەرەوە خەڵک ئۆپۆزیسیۆنی وەک بژاردەیەک بۆ ڕزگاربوون لە ئەردۆغان هەڵبژاردووە. ئەمەوێ ئەوەش بڵێم لە تورکیا ئەگەر بێت و گەل باوەڕی بە پارتێک نەبێت ئەوە ئامادە نییە دەنگی پێ بدات. لەبەرەوە متمانە و پشتیوانی گەل بۆ جەهاپا بە گرنگە زانین. ئەو سێچیمدان سۆرە لە پاش هەڵبژارنی شارەوانەکانی ئەم ساڵ سەرۆکی جاپە چەندی جار ڕایگەیاندووە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژارنی پێشوەختەدا. بە بۆچوونی ئێوە بۆچی هەڵبژارنی پێشوەختە بۆتە ڕۆژەفی پارتەکەتە؟ لە ئێستا هەڵبژاردننی پێشوەختە بە پرۆسێکی دیموکراتی تر دەبینرێت. لەسەر ئەوەش کۆمەڵی کێشە ڕوبەڕوومانە بێتەوە. لەبەرەوەی هەندێک ناو بە شێوەیەکی جێگیر دەمێننەوە و خۆیان کاندید دەکەنەوە. بەمەش ڕێگری دەکرێت گەنج و کەسانی نوێ کاندید بکرێن. ئێمە پێویستمان بە گەنجە. بۆ نمونە پزیشکێک ببێتە پەرلەمانتار یان ئەندازیارێک ببێتە پەرلەمانتار ئەگەر بێت و لە هەموو بوارە جیاوازەکانە دەرفەت بە گەنج نەدرێت بێتە ناو سیاسەتەوە، ئەوە ڕوبەڕووی کێشا بینەوە. بۆ نمونە لە کاتی هەموارکردنەوەی یاسایەک پەیوەست بە تەندروستیەوە لە پەرلەمان ئەگەر تۆ پەرلەمانتارێکی پزیشکت هەبێت ئەوە ڕاوێژ لەگەڵەوە ئاکەیت. یان ئەندازیارێکی کشتتوکاڵی گرنگە ببێتە پەرلەمانتار و لە پەرلەمان گفتوگۆ لەسەر کێشەی کشتتوکاڵ بکات. لەبەرەوە هۆکارە لە ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە دەرفەتی ئەوە نابێت کار لەسەر هەموو ئەمانە بکەین. لە سەرەتای مانگی ئەیلولا پارتەکەمان کۆنگرەیەکی ناوخۆیی ئەبەستێت و بڕیار لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە و ڕێکارەکانی دەدات. بە گوێرەی ڕاپرسیەکانی ئەم دوایی ئەنجام درراوە دەنگی جاپە یەکەمە. پێتان وایە جاپە لە هەڵبژاردننی داهاتوودا دەسەڵات بگرێتە دەست؟ بەدڵنیاییەوە دەنگەکانمان زیادی کردووە. ڕاپرسیەکانی سیوێکی ئازار و ئەوانەشی تاوەکو ئەم ڕۆنجام دراون لە سەرجەمیان ناجەهەپا پارتی یەکەمە. لە مارتی ئەم ساڵەوە تاکو مانگی تەمووس هەموو ئەو ڕاپرسیانی ئەنجام دراوە بەردەوام جەهاپە یەکەم بووە. وا بینرێت ئەم ترێندە بەو شێوەیە بەردەوام بێت. کەواتە لە هەڵبژاردننی داهاتوودا جاپا کاندیدی خۆی بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار دەبێت. بێگومان جەهاپا کاندیدی خۆی بۆ سەرۆکۆمار لە بەرامبەر ئەردۆغانە بێت. ئەگەرچی بە گوێرەی هەلومەرجی ئێستا بێت ئەردۆغان ناتوانێت بۆ هەڵبژاردننی داهاتوو خۆی کاندید بکاتەوە. بەڵام لە ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە ئەتوانێت خۆی کاندید بکات. لە هەردوو ئەگەرەکەیە بێگومان جەهاپا کاندیدی خۆیە بێت. بە ئەگەرێکی زۆرەوە جەهاپا هەڵبژاردننی سەرۆکۆمارە باتەوە. ئایا جاپە هیچ ناوێکی دەدیشان کردووە؟ لە ئێستادا باز لەوە دەکرێت ئەکرەم ئیمامۆڵوە کاندیدی جاپە بۆ سەرۆکۆمار کاندید بکرێت. ئەکرەم ئیمامۆغڵو ناوێکی ناسراوە و پشتیوانێکی زۆری لە ناو خەڵکا هەیە. سەرۆک ئەکرەم لە ئیستانبول چەند جارێک ئەردۆغانی بەزاند. لە کاتی نزیکبوونەوەی هەڵبژاردندا پارتەکەمان هەڵسەنگاندنی خۆیەکات و ناوی کاندیدی پارتەکەمان ئاشکراکات. لە ئێستادا زووە بۆ ئەوەی ناوێک ئاشکرا بکەین. ئەردۆغان ڕایگەیاندووە بەم نزیکانە بانگێشتی بەشار ئەسەد بۆ تورکیا دەکات. تێڕوانینی پارتەکەی ئێوە لەو بارەیەوە چییە؟ ئێمە لە سەرەتاوە ڕەخنەمان لە سیاسەتی ئەردۆغان بەرامبەر بە سووریا گرتووە. لە دژیە و سیاسەتە وەستاوینەوە کە قەیرانی لەگەڵ سووریا دروست کرد. ئەردۆغان سیاسەتێکی هەڵەی بەرامبەر سووریا پەیڕەو کرد. ئەو ئەیویست ڕژێمی سووریا بگۆڕێت و ئەسەد لەسەر دەسەڵات لا ببات. ئێمە ئەو دەسوەردانەمان بەکارێکی ڕاست نەزانیوە. جەهاپە لە ڕابردوو شاوەگ ئێستا دانی بە حکوومەتی بەشار ئەسەددا ناوە. ماوەیەک پێش ئێستا شاندێکی جەهاپە سەردانی سووریای کرد. دوجار تورکیا درێژترین سنووری لەگەڵ سووریا هەیە. خواستی جەهاپە هەبوونی پەیوەندیەکی باشە لەگەڵ سووریا. ئەگەر لە سووریا ئەسەد لەسەر دەسەڵات بێت ئەوە بێگومان پێویستە لەگەڵ ئەسەددا کۆ ببیتەوە. ئێمە وەک جەهاپە لەگەڵ ناکۆکی و شەڕ لەگەڵ دراوسەکانمانان نین. ئەمە نەک بۆ سووریا بۆ دراوسەکانی دیکەشمان هەمان تێڕوانینمان هەیە. ڕەخنەمان لە تەواوی سیاسەتی ئەردۆغان بەرامبەر بە سووریا هەیە. ئێمە لە ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی ئەردۆغان و ئەسەد نیگەران نین. بەڵام لەو سیاسەتەی لەگەڵ سووریا پەیڕەوکراوە ڕەخنە و سەرنجمان هەیە.
لە نێوان تورکیا و سووریا چەندین پرسی گرنگ هەیە. ئێمە وەک جەهەپا ئامادەین دەستپێشخەری بۆ ئاسایی بوونەوەی پەیوەندیەکان و چارەسەرکردنی کێشەکانمان بکەین. لەو پرسانەش پرسی پەنابەری سووریە لە تورکیا. ئێمە وەک جەهەپا پشتیوانی لە هەر کۆبوونەوەیەک لەگەڵ ئەسەد دەکەین بۆ چارەسەرکردنی پرسی پەنابەران. تەنانەت لەسەر ئەو پرسە ئامادەین خۆشمان لەگەڵ ئەسەد کۆ ببینەوە. لە تورکیا زیاتر لە 3 ملیۆن پەنابەر هەیە. هەندێک لە پارتەکان لەگەڵ ناردنەوەی پەنابەرە سووریەکانن بۆ وڵاتی خۆیان. ڕای جاپە لەو بارەوە چییە؟ وەک جەهەپا لە دژی پەنابەران نین. دوژمنایەتیمان لە بەرامبەر پەنابەر و بیانیەکان نییە. لەگەڵەوەشا پێویستە دانبەوەیە بنێین لە تورکیا پرسی پەنابەران بوونی هەیە لەبەرەوەی لەلایەن کۆمەڵگەوە نیگەرانیەک دروست بووە. تورکیا بۆتە ئەو وڵاتەی لە دنیا زۆرترین پەنابەری لەخۆگرتووە. لە ماوەیەکی زۆر کورتدا بووە خاوەن زۆرترین ڕێژەی پەنابەر. لێرەیە کێشە سەرەکیەکە ئەمەیە. ئێمە گلەیمان لە پەنابەران نییە، بەڵکو نیگەرانیمان لەو سیاسەتە هەیە کە بووە هۆی دروستبوونی پەنابەر. بەڵکو نیگەرانیمان لەو سیاسەتە هەیە کە بووە هۆی دروستبوونی پەنابەر. ئەو سیاسەتە بەهەڵا ئازانین. خەڵکی سووریا ماڵەکانیان ڕووخاوە و پەنایان بۆ ئێرە بردووە. ئێمە کێشەیەک لەمەیان نابینین. لە پشتەمەوە هۆکارێکی زۆر هەیە کە شەڕ دروست بوو و مرۆڤەکان لە ماڵ و حاڵی خۆیان بوون. یەک لە هۆکارە سەرەکیەکانیش سیاسەتی هەڵەی ئاکپارتی بووە. لەگەڵەوەشا بۆ چارەسەرکردنی کێشەی پەنابەران هیچ شتێکی نەکردووە. ئەو پەنابەرانە لێرە چیەکەن؟ ژیانێکی چۆن بەسەرەبن؟ ئایا گەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان؟ لێرە ئامێننەوە یاخودەچن بۆ ئەوروپا؟ ئایندەیان ڕوون نییە. ئەمە بووەتە هۆکاری نیگەرانیەکان بۆ ئەوەی ئەمە بووەتە هۆی ئەوەی نیگەرانیەکان زیاتر بن. وەک جەهەپا دەڵێن پێویستە سیاسەتێکی گشتگیرمان لەسەر پەنابەران هەبێت. ئێمە داکۆکی لەوە ئەکەین کە پەنابەرە سووریەکان لەسەر ویستی خۆیان قۆناغ بە قۆناغ بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان بەمەرجێک مەترسی لەسەر ژیانیان نەبێت. ئێمە ناڵین بە زۆر پەنابەران دەنێرینەوە. بە تەنها پەنابەری سووری لە تورکیا نییە، پەنابەری ئەفغانی و وڵاتانی دیکەش لێرن. ئەمە ژوای کردووە پرسی پەنابەران لە تورکیا دروست بکات و نیگەرانی کۆمەلگای لێ بکەوێتەوە. هەفتەی ڕابردوو لە پارێزگای قەیسەری ڕووداوی نەخوازرا و ڕوویە. بۆی ئەو جۆرە ڕووداوانە دووبارە نەبێتەوە، پێویستە حکوومەت پلانێکی تۆکمەی بۆ چارەسەری پرسی پەنابەران هەبێت. ئێمە کار لەسەر ڕێگە چارەسەریەکانی ئەو پرساکەین. بێگومان بۆ مەبەستا چاوپێکەوتن لەگەڵ بەشار ئەسەد دووڕادە گرنگە. ئەبێ لەگەڵ سووریا ڕێبکەوین لە دروستکردنی ناوچەی ئارام و سەرچاوی دارایی بۆ پەنابەرە سووریەکان. جاپا ڕایگەاندووە لەم مانگەدا کۆنفرانسی پەنابەران ساز دەکات. ئامانج لەو کۆنفرانسە دەربارەی پەنابەران چییە؟ بەڵێ بەم نزیکانە پارتەکەمان کۆنفرانسی ئاشتی سووریا بەستێت بۆ ئاشتەوایی سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بەشداری کەسانی ئەکادیمی و سیاسیەکان لەسەر پرسی پەنابەران و کێشەکانی ناوچەکە گفتوگۆکەین و پێشنیازی چارەسەریش دەخینە ڕوو. جەهەپە بە گرنگیەوە لە سووریا ڕوانێ بەردەوام کاری لەسەرەکات. بۆ نمونە کێشەی ئیدلیب هەیە کە پێویستە چارەسەر بکرێت. داکۆکی لە یەکپارچەی خاکی سووریاکەین. حکوومەتی یەکپارتی گرنگی بە ئاسایشی سنوورەکانمان نادات. لە کاتێکا بنەمای سربەخۆیی دەوڵەت پاراستنی سنوورەکانیەتی. کاتێک ئێمە چینە سنووری وڵاتێکی دیکەوە لە سنوورەکان لە فڕۆکەخانەکاندا نۆرە ئاگرین تاوەکو بچینە ژوورەوە. لە هەموو وڵاتێکا یاسای تایبەت بەخۆی هەیە، بەڵام لە سنوورەکانی تورکیا ئەوشتە نییە. بێیاسایی هەیە ئەوەی بیاوێ بە ئاسانی سنوورەکانی تورکیا بڕێت. ئێمە ئەوە ڕەتەکەینەوە و بەڕاستی نازانین. ئەگەر جەهەپە بێتە سەردەسەڵات ئایا بژاردەیەکی جیاوازتری بۆ پرسی کورد دەبێت؟ CHP için ilk el atacak sorun nedir? Türkiye için de söylüyorum. بە شێوەیەکی گشتی دابەزینی ڕێژەی هەڵاوسانە. دواتریش ئەوانەی بەهۆی ئەو سیاسەتەوە زەرمەند بوون، خانەنشینان، کرێکاران، فەرمانبەران، ستانداردی ژیانی ئەوان بەرز دەکەینەوە. چارەسەری قەیرانی ئابووری بە گرنگ دەزانین. لە ناوخۆیە هەنگاو بۆ دیموکراتی زەبوونی تورکیانین. لە دەرەوەش سیاسەتێکی ئاشتی خواست لەگەڵ دراوسەکانمان ناپەیڕەوەکەین. کار بۆ گەڕانەوەی یاسا و سەروەری یاسا دەکەین. ئەمەوێتەوەش بڵێم بە گرنگێکی زۆرەوە لە پەیوەندیەکانی تورکیا و سووریا ئەڕوانین. ساڵانێکی زۆرە لە تورکیا پرسی کورد بوونی هەیە. لەم دوایەدا بە ڕێگەی سەربازیەوە هەوڵدەدرێت مامەڵە لەگەڵ پرسەکەدا بکرێت. ئەگەر جەهەپە بێتە سەردەسەڵات ئایا بژاردەیەکی جیاوازتری بۆ پرسی کورد دەبێت؟
ئەمەوێت ئەوە بڵێم ئەگەر گروپێکی چەکداری خاکی تورکیا ببەزێنێت لە بەرامبەر سەربازی تورک بوەستنەوە بێگومانەوە کارێکی تیرۆرە و پێویستە لە ڕێگەی سەربازیە وەڵام بدرێنەوە و ڕوبەڕوویان ببنەوە. ئەوە ئەرکی سوپای تورکایە. بێگومان جەهاپا بێتە سەر دەسەڵات دەبێت لە ناوخۆی وڵات چارەسەر بۆ پرسەکە بدۆزێتەوە. بۆ نمونە کۆتایی بە سیاسەتی قەیوم هێنین. قەیوم پرسێکی جددیە و بە گرنگیەوە گفتوگۆی لەسەرەکەین. İktidara gelince el atacağımız konulardan bir tanesi de bu. Evet. Peki son iki seçimde hem لە هەڵبژارنی شارەوانەکانی 2009 و ئەم ساڵدا دەنگۆی ئەوە هەبوو ڕێکەوتنێک لە نێوان دەم پارتی و جەپەدا لە ئارادا هەبووە. لە هەندێک ناوچەکاندا پشتیوانیان لە کاندیدەکانی یەکتری کرد. ئایا بۆ جەهەپە دەم پارتی گونجاوترین پارتە بۆ ئەوەی ڕێکەوتن لەگەڵیدا بکات؟ sorularda CHP hangi siyasi partiler daha işbirliği içerisinde olabilir? Şimdi CHP'nin Türkiye siyaseti تایبەتمەندی جەهەپە لە ناو پارتە سیاسەکانی تورکیاوەیە جەهەپە لەگەڵ تەواوی پارتە سیاسیەکان ئامادەیە دابنیشە. تەنانەت سەرۆکی پارتەکەمان لەگەڵ سەرۆکی مەهاپەش کۆبوونەوەی ئەنجامدا. لەگەڵ دەم پارتیش کۆبوونەوەی ئەنجامدا. جەهەپە لە هەڵبژاردننی سیوێکی ئازاری ئەم ساڵ بەبێ ڕێکەوتن لەگەڵ هیچ پارتێک بەشداری لە هەڵبژاردن کرد. توانی ببێتە پارتی یەکەم. ئەمەش نیشانەی ئەوەیە جەهەپە بە پێویستی نازانێت ڕێکەوتن لەگەڵ پارتی سیاسی ئەنجام بدات. چونکە خۆی لە خۆیان جەهەپە پارتی یەکەمە. لە کاتێکە ئێمە ڕامان گەیاندووە لەسەر ئاسی دەنگدار ڕێکەوتن ئەنجامەین. ئەگەرێکی دوور نییە لە پارتەکانی دیکەوە دەنگ بە جەهەپە بدەن. لە مەهەپا یان ئی پارتی دوجار ناڵێن ئێوە بۆ دەنگتان بە ئێمە داوە. دەتوانم بڵێم ڕێکەوتنێکی کۆنکرێتیمان لەگەڵ دەم پارتیان نییە. وەکو پارتەکانی دیکە جەهەپە دیدار لەگەڵ تەواوی پارتە سیاسیەکانەکات. ناشزانین سیاست چی بەسەر دێت لە ئێستا جەهەپە لەسەر ڕێگای خۆی درێژە بە سیاسەتەیە. هەڵوێستی جەهەپە لەسەر دانانی قەیوم لە شارەوانی جۆلەمێرگ چی بوو؟ Kayyumla ilgili CHP'nin tutumu çok net. هەڵوێستی جەهەپە لەسەر دانانی قەیوم زۆر ڕوونە. ئێمە لە دژی ئەو کارەی. ئەوانەی کە هەڵبژێردراون تا ئەو کاتە هیچ شتێکیان لەسەر نەبووە. لە پاش هەڵبژاردنیان دۆسییان بۆ کراوەتەوە. ئەوە کارێکی ڕاست نییە. گریمان دۆسیەکە پەیوەندی بە ڕێکخراوی نایاسایی و کاری تاوانەوە هەبێت. دیسانە بێت لە ڕێگەی ئەنجومەنی شارەوانیەکەوە سەرۆکێکی نوێ هەڵبژێرێت نەوەک قەیوم دابنرێت. ئەمانە بنەمای یاساییان نییە و جەهەپە لە دژی ئەو نایاساییانەیە. دانانی قەیوم بە شێوەیەکی بەردەوام ناڕەوایە و ئەو کات هەڵبژاردن هیچ مانایەکی نامێنێت. ئەوە کارێکی ڕاست نییە. ئەو سیاسەتە بەڕاست نازانین. پرۆفیسۆر ئیلهان ئوزگەل سپاس بۆ بەشداری. من سوپاس دەکەم سەرکەوتوو بن. Teşekkür ederiz. Bînerânî Zoom spas legal manabûn her şad bin.